من ناوم نێوزەنگ جوامێرە لە ڕستورانتیش کار دەکەم ڕۆژانەمان سعادەی بەیانی ئەمن لێرکانە دەست بە کار دەکەم و سەرەتا چایەکی کوردەوارانە ئامادە دەکەم و لەگەڵ گۆرانیەکەی عەباسی کەمەندی و هەروەها خواردنەمەنیەکانمان کوردەواریە زیاتر عایلەکان ڕوو لە ڕستورانتەکەمان دەکەن لەبەرەوەی تایبەت شوێنی تایبەت بە خێزانمان هەیە و هەروەها لە هەموو زمانەکان لە هەموو وەکو فارسەکان ڕەشپێستەکان ئینگلیزەکان لە هەموو قەومەکان ڕوو لە ڕستورانتەکەمان دەکەن لەبەرەوەی خواردنەکەمان زۆر چێژبەخشە و زۆر خواردنی خۆشمان هەیە خواردنە سپێشەڵەکان تا زیاتر شەمە و یەک شەمانەکە خواردنی کوردەواری وەکو سەر و پێ وەکو هەروەها یاپراخ بە زمانی خۆمان کە خەڵکی شاری کۆیم ئەمن دۆڵمەی پێ دەڵێن و هەروەها کفتەمان هەیە قەلقاس ئیتر بەو شێوازە ڕۆژانەمان بەڕێ دەکەین و زۆر خۆشحاڵین وەکو خێزانێک ئەمە ئیش دەکەین لێرکانە هەر لەوەی کە سەرفیز دەکا هەتا بۆسەکەمان هەمووی احترام لێکتر دەگرن ڕێز لێکتر دەگرن کەەوە جێگای دڵخۆشیە لەبەر ئەوەی زۆرینەی ئافرەتەکان کە ناتوانن ئیش بکەن لەبەر ئەوەی کە مرتاح نین لە شوێنەکە بەڵام سپاس بۆ خوای گەورە ڕستوران تشکال ئەو هەلەیدایە بە ئێمە ئەو شانسەیدایە بە ئافرەتەکان کە زۆر دڵخۆش بن لێرکانە و زۆر بە ئازادانە ئیشی بکەن و بە بەردەوامی و هیچ کاتێک حەزیش نەکەن کە هیچ ڕۆژێک لە ماڵێ بن لەبەرەوەی زۆر مرتاحن زۆر بە بێکێشە ئیش دەکەین و ئەو شانسەمان هەیە سپاس بۆ خوای گەورە.